بەڕێزانەوەم کاتتان باش ئەمڕۆ باسی سێ ئامێرەکەین کە ئەبێت هەموو بە خێوکەرێکی باڵەندە لە کاتی قۆناغی زاوزێ هەیبێت بۆ بەرزکردنەوەی شێ و دابەزانینی شێ و یەکێک لەو ئامێرانە ئامێری پێوانەی پلەی گەرما و پلەی شێ لێرە بینین پلەی گەرما 25 و پلەی شێش 63ەیە و پێویستیشمانە لەوە پێش باسمان کرد بە ئامێرێکە کە وەکو لە بەردەممانە ئێستا لەوە پێشش باسمان کردووە کە شێئەیە بە ژوورەکە و ئەمڕۆ باسی دوو ئامێریکا ئەکەین کە لە ژووری تەیرەکانمان هەمە ئەمیش ئەم جیازەیە کە نسبەی یاخود ڕێژەی شێ ڕائەگرێ لە ژوورە کە ئەگەر بگاتە سەر و شەست ئەوە خۆی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی شەکا و شەی ژوورەکە هەڵەمژێ و ئەچێتە ئێرەوە لێرە ئاوەکە کۆ ئەبێتەوە 5 لیترەگرێ ئەمە کاتێککە پڕ بوو خۆی لێرە ئەبێ بە سوور و پشپێت ئەڵێ دوایی دەریێنیت و ئەی ڕێژیت و ئەیش ئۆتۆماتیشی خۆی ئیشەکاتەوە ئەم ئامێرە کاریەوە شەکا کە هەوای ژوورەکە هەڵ ئەمژێت فیلتەرێکیشی تایە هەواکە پاکاتەوە و ئامێریشی کەشم هەیە ئەویش ئەم ئامێرەیەکە بۆ پاکردنەوەی یاخو هەڵمژینی هەوای ژوورەکە ئەم ئامێرەیە بۆ پاکردنەوەی هەوای ژوورەکە و ڕۆشتنی بەو فیلتەرەیە کە ئیبینین کە بەم شێوەیە بەم فیلتەرەیە و ئەو هەوایە لە ژوورەکە هەوای ژوورەکە لە میکرۆب و لە بەکتریا و لە پیسی و لە تۆز و لە هەموو شتێک ئەیپارێزێ و هەوای ژوورەکە بە شێوەیەشی پاک ئەهێڵێتەوە کە زۆر گرنگە ئەم چوار ئامێرە بە خێوکەری باڵندە هەیبێ و زۆر سوپاس.